ئەم سێوشەیە ئەمڕۆ لە سەرەتای مانگی مارتین لە 2019 بەداخەوە ئەمە بەدی ناکرێت ئەگەر بێت و ڕاستگۆیانە قسە بکەین یاخود بە شێوەیەکی فەرمی باس لە بۆچوونی حکومەت بکەین یاخود دەتوانین لەم چوارچێوەیەدا لێ کۆڵینەوە بکەیت ناتوانێت بە شێوەیەک لە شێوەکان باس لە سەقامگیری لە باکووری سووریا خود لە تەواوی سووریادا بکەیت لەم بابەتە دۆخەکان زۆر هەستیارن کەس ناتوانێت بە تەنیا یاخود یەک وڵات لە ڕێگەی داڕشتنی پلانێکەوە ئەم کێشە چارەسەر بکات یاخود بێتە خاوەن ئەو دەسەڵاتی کە بتوانێت ئەو هێزە بەدی بکات بۆ ئەوی کە کێشەکان چارەسەر بکات لە 2004دا لە کۆڕبەندی یاخود لە پانێڵی سلێمانی ئەم پرسەمان تاوتوێ کرد ئیدی من بە شێوەیەک لە شێوەکان باسم لە شەڕی 30 ساڵەی وڵاتە ئەوروپیەکان کرد لە ساڵی 1680 تاوەکو 1648 هەموو ئەوروپا شەڕیان لە نێوان یەکدیدا کرد من ئەمەم بە شێوەیەک لە شێوەکان هەموو لەگەڵ هەموو قسەیان شەڕیان کرد شەڕ دروست بوو لە شەڕەکەدا ئەگەر سەیر بکرێ هۆکارەکە مەزهەب و پارچەکاری بوو ئەو کاتە ئەو کاتە سوید کە وڵاتی سوپەر ناسرا بوو لەگەڵ دەوڵەتێکی دیکەی سوپەر کە فەڕەنسایە لەگەڵ ئەوەی کە کاسۆلیک بوون لەگەڵ کاسۆلیکێکی دیکە کە نەمسایە لەگەڵ ئەو ئیمپراتۆرە ڕکابەریان کرد کێشەکە وای لێ هات ئێستا ئەمڕۆ ئەگەر سەیری ناوچەکە بکەین 2011 ئەوەی کە ناویە نابەهاری عەرەبی ئەوانە لە سووریادا لە خاڵی سووریاوە تەماشامان کرد کە فۆتۆگرافێکی وە دەرکەوت ئێمە بەو شێوەیە بینیمان هەمان شەڕی ئەوروپایە هەر کەسێک لەگەڵ هەر کەسێک شەڕ دەکا باسی ئیتفاق و هاوپەیمانێتی دەکرێ لەلایەکی دیکەوە تەواوی هێزە گەورەکانی جیهان لەوێن طبعا من باسی ناوچەیی دەکەم ئێران و تورکیا زلهێزەکانی ناوچەکە نەک جیهان سعودیە ئەوان لە نێو یاریەکەدان لە هەر گۆشەیەکی سووریاشەوە بێژمارە و بێ ناو تەماشا دەکەین ڕێکخراو هەیە هەر ڕێکخراوەک لەگەڵ ڕێکخراوێکی دیکە شەڕ دەکە بێەوە ئێمە ناویان بزانین و ژمارەشیان بزانین واتە لەسەر فۆتۆگرافێکی وەهادا ئەم سووریایە چۆن سەقامگیر دەکەین کاتێکە ئەمە گوترا سەیری ئەم پێکەوە لکانە دەکەین با بزانین لە ئەو کاتەی ئەوروپا چ سەقامگیریەک بووە جێی باس لە 1600ەکان تەماشاکەن لە ئەوروپا بەڵێ باسی سایکس بیکۆ دەکرێت لە خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ ئەم ناوچەیە یەکێک لەو هەڵە بێشومارەی کە دەرحەق بەم ناوچەیە کرا کە دیزاینی گۆڕانکاری دیزاینی ناوچەکە بوو ئێمە خەڵکی ناوچەکە ئەمەمان نەکرد ئەمە شتێکە کە دەرحەق بە ئێمە کرا و ئێمەش ئەوەندەی کە گوترایەوە وابوو ئەگەر بێت و ئەمە بە حەقدا بنێن مووسڵ خاچی سووریا بوو دەوڵەتی ئیسرائیل نەدەبوو ئێستا سایکس بیکۆ جێبەجێ نەکرا شتانێکی دیکە جێبەجێکران ئەوەی جێبەجێکرا لە ڕاستیدا 1600ەکانی ئەوروپا کە دەوڵەتە نەتەوەییەکان ئیعلان کران تەماشا دەکەین
ئەمە شتێکە دەبێت لەم ناوچەیە جێبەجێ بکرێ بەڵام ئەم سیستەمەی ئێستا باسی لێوە دەکرێت و هەیە شتێکە نامۆیە بە خۆرهەڵاتی ناوین ئەمە سیستمێکە پێویستە هەڵوەستەی لەسەر نەکرێ دوێنێ بەیانی کە دانیشت بووم ئازاد جوندیانی پرسیارێکی کرد گوتی من حەز ناکەم من عێراقیم ئازاد جوندیانی هەروەها گوتی بەسڕەوی نەجەفی خۆی نابینێ بەڵام ئەو گوتی کوردێکی قامیشلۆ کوردێکی کۆبانێ زیاتر لە خۆی نزیک دەبینێ نەوەک عەرەبێکی باشووری عێراق ئەمە شتێکی واقعیە ئەمە شتێکە کە سیستمی دەوڵەت دەبینین کە بە زۆرە ملێ کراوە و ناگونجێ بە ناوچەکە باشە ئەگەر سەیری تابلۆی ئەمڕۆی سووریا بکەین ئەوەندە ڕوبەڕووی تابلۆیەکی جۆرا و جۆری ئەوەندە سەیرین کە دەبینین لە 2011ەوە تا ئێستاکە ئەوە 8 ساڵە ڕۆیشت بێگومان من دەڵێم هیوادارم ئەوەندە ئەو تراژیدیای سەر مرۆڤەکان ئەوەندە درێژە ناچێشێ بەڵام سیر کە نیوەی دانیشتوانی سووریا لە ماڵ و حاڵیان بوون ئاوارە بوون شتێک نییە ئەوە تۆ سەیری بکەیت و بە ئاسایی بیزانیت ئەمە ئێمە باسی ژیان دەکەین شتێکی وا معقول نییە بۆ یەکەم ڕووداوەکانی سووریا کە دەستی پێکرا چەند هاوپەیمانیەک چەند ئیتفاقێک کرا یەکێکیان تورکیا قەتەر لێرەدا لە پشت پەردەوە شتێک بوو بەرامبەر بە ئیسرائیل ئەم هێزانە بەشێک لە سونیەکانی سووریا لەوێ پژگیری خۆیان بۆ بەشێک لە ئۆپۆزیسیۆن ڕاگەیاند ئەمریکا و طبعاً ئێرانیش لە ناوچەکە بە هەمان شێوەی خۆی هەنگاوینە هەروەها فەڕەنسا بە هەمان مۆدێلی خۆی هەنگاوینە ئێستا ئەگەر مەسەیری ئەو هەموو جیاوازیە بکەین دوای 8 ساڵ تورکیا ئێران رووسیا لە هەمان ڕیزدان ئیمارات و سعودیا و مصر لە گۆشەیەکی دیکەوە دەبینرێن هەروەها لە ئیسرائیل هەڵوێستێکی جیاواز دەبینرێت دەبینین ئەو ئیتفاقی مصر ئیمارات سعودیا ئەوەی کە دروستی کردووە باز لەوە دەکا کە دووبارە دروستکردنێک بکە لە شامەوە لە ڕژێمی بەشار ئەسەد ئەوە لە کاتێکدایە رووسیا پشتگیری لە حکوومەتی سووریا لە شام دەکات بەڵێ بەشار ئەسەد دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوو گوتی ئێران ستراتیژیەتێکی فراوانی ئێمەیە بابین لەگەڵ سیرکەن ئێستا رووسیا و ئێران کە هەمان شتن هاو بەشانە بیر دەکەنەوە هەنگاو دەنێن تەماشا دەکەین ئەوان باز لە ڕوخانیان لە ناوچوونی کۆتایی هاتنی ڕژێمی ئەسەد ناکەن لەو لاشەوە جەرابلوس و عەفرین و چەند ناوچەیەکی دیکە دەبینین ئۆپۆزیسیۆن نیشتەجێکراوە هەروەها لە سەروبەندی کشانەوەی ئەمریکا لێرە تورکیا دەیەوێت ناوچەیەکی ئارام فەراهەم بکرێ بەڵام رووسیا وەرە
تۆ لەگەڵ ڕژێمی ئەسەد پێک بێ باز لە ڕێکەوتنی ئەدەنە بکە لە کاتێکدا دەڵێ ئاسایشی ناوچەکە سەقامگیر دەکرێ واتە ئێمە دەبینین لە سۆچی دوای ئەو هەموو کۆبوونەوەیە کایەی ئاسمانی عەفرین کراوە هێشتا ئەوان رووسیا و ئێرانیش بە ئاشکرا ناڵێن بە تورکیا بچێتە ڕۆژهەڵاتی فورات لە منبجیش سیرکەن دەبینین لە ڕۆژهەڵاتی فورات هەمان دیاردا هەمان ئاتمۆسفەر هەیە یەپەگە ڕۆڵێکی گرنگی لە ناوچەکە جێراوە ئەو لەگەڵ رووسیا بە هەمان شێوە لە ناوچەکە دەوریە دەکا لە منبجیش لەگەڵ ئەمریکایە رووسیاش منبجی ڕادستی حکوومەتی سووریا کردووە سیرکەن لە تابلۆیەکی وەهادا کام ئیتیفاق ئێوە بە ئەبەدی دەزانن بە هەمیشەیی دەزانن 3 ساڵ بەر لە ئێستا کەشوهەوایەک و ئێستاش کەشوهەوایەکی دیکە بێگومان سبەی کەشوهەوایەکی زۆر جیاوازتر چاوەڕێمان دەکەن باشە کام زەمینە هی ئەوەیە کە تۆ هەنگاوی لەسەر بنێیت و خزۆک نەبێت سیرکەن ئەم پەرش و بڵاویە لە ناوچەکەدا یەک دوو شتیری کە دەڵێم و کۆتایی پێدێنم یەکێک لە نمونونەکان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوای جەنگی سارد لە جووت جەمسەرەوە هاتە تاک جەمسەر لە ژێر یەک جەمسەر کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا واتە وەکو ئەمریکایەکەیە کە جەندرمە و پاتڕۆنی جیهانە لێرەدا لەبەرەوەی ئەمریکا لەوێ بەم شێوەیە خۆشی نازانێت چی بکات باشە ئێمە باسی کام ئەمریکا دەکەین ئەمریکایە کە بڕیار نادا ئێمە کە دەڵێن ئەمریکا نازانی سەیری ترامپ بکەین یان سەیری ئەمریکا بکەین بە یەکەم دەرەجە کە لە کاتێکدا باز لە وڵاتی پاتڕۆن دەکرێت سیستەمەکە لە لووتکەی سیستەمەکەدایە قەرار نادا لە وەتەی ترامپ هاتووە سیرکەن 3 ڕاوێژکاری نیشتیمانی گۆڕدراوە مایکل فرین 2 هەفتە ڕۆی جەنەرال ماکماستر هات دواتر بۆڵتۆن وەزارەتی بەرگری ئەمریکا کە هێزی هەیە ئێوە زیاتر عێراقیەکان دەزانن هێزی سەربازی ئەمریکا چۆنە و چۆن نییە چ ڕۆڵێکی هەیە بێگومان بەڵێ لەم وڵاتە بەباشی دەبینرێت بەڵێ وتەبێژی هەیە لە فەرماندەیەکانی دەگوترێت کە لێرە چی دەکەن چی ناکەن ئەم ئەمریکایە وەزارەتی بەرگری بە وەکالەت وەک بڵێ بەڕێوە دەچێ بە هیچ شێوەیەک ئەو کەسی ئەرچ پێدراوە نازانێت تاکەی لەوەیە چەند جارێک کاربەدەستانی دەگۆڕدرێ ئەوانی ئێستاش ئەو وەزیری دەرەوەش پۆمپێۆ جان بۆڵتۆن دەبینین کە لە پرسی سووریا لەگەڵ سەرۆکی ئەمریکا کۆکنین ئەمریکایەکی وەها هەیە مانگی 12 لە تەلەفۆن لەگەڵ ئەردۆغان قسەی کرد گوتی it's yours گوتی ئەوەیە هی ئێوەیە گوتی من دەکشێمەوە لە مانگی 12 هاتە مانگی شوبات هیچ شتێک نازانرێت باشە چی دەکات دەڵێ بە 400 سەربازەوە من دەمێنمەوە لە سنوورەکانی
ئوردونەوە جم و جۆڵێک دەکات بەو مانایەی ئەو ناوچەیە نزیک ئیسرائیلە دەیەوێت لە ئێران دای بخات. هەروەها 200 سەربازیش لە باکوور دادەنێت زانازانم هێزی ئاشتەواییە یان چییە؟ ئەمە شتێکە ئیمکانی تێدا نیە. ئەمە مانایی چییە؟ ئەمە بڕیارێکی سیاسی و سەربازی نییە. من وەکو ئەمریکا لێرە دەبم لۆگۆ و پاسەپۆرتی من لێرە دەبێت، پۆشاچی سەربازی من لێرە دەبێت. لە کاتێکدا من لێرەم هاتوچۆ نییە. بەچێ دەڵێ؟ بە تورکیا دەڵێ. هەر بۆیە تورکیا و ئەمریکا لەم حاڵی ئێستادان لە بابەتی ئیتفاقدا. هەمان کات ئەمریکا بە ئێران دەڵێ ئەوە تا من لێرەم، ئەوە تا ئێستا لە مانجی دوین سیرکەن لە 2 مانگدا 2 سیاسەتی زۆر جیاوازی ئەمریکامان بینی. دەبینین ئەوەش بە زانیاریەکی 140 پیتی لە تۆڕی کۆمەڵایەتی ڕادەگەیەنێت. ئەمریکایەکی وەها هەیە. ڕووز ببوورە فۆتۆی ئەمریکا ئەمەیە، دۆخی سووریا دیارە، تابلۆی گشتی نێودەوڵەتی هەیە. من لەگەڵ سەرۆکۆمار بڵێم دوای ئەم فۆتۆگرافە ئایا چی پێشنیاز بکەم بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان، ئێوە لە شوێنی من بڵێن تکایە.